ئەمە خۆی گوندی لفتیاغەیە ئەم گوندە لە 1970 ئەوە هیچ لەجێ تۆبارانی خەستاوی خەستێکی قورت تەنەها دامار و کوژا و دەم تیارەوە ئینی کردە کوژاوە هەتا بۆ نمونە دوو کوڕ ئەم بنەماڵەوە تیارە ڕەمی کوژاوە ئافرەتێکە ناوی نەورۆزە ئەوە تیارە کوشتێکە لەم ئاواریە ئەمە لە 1970 بەدە ئاو ناوە ئەمە یعنی خەسیەک زەخم لەبان ئەم ئاوایە دەبی لە 1970 وەی لاوە بۆ دەم 1970 حکومەت عێراقی نەسەرەیەکی کردە خوارەوە نەسەرەیەکی کردە خوارەوە وتی ئەوەی کوردە و لە کوردستانە ئەژێ عەدا جەلال تاڕەبانی بیوە ئەفواتی لای منی هەمووی عافە ئەوەی نێتە ژێر عەلەم حکومەت عێراقیوە حەساب عومەلای ئێرانی بۆکری ئەمە لە 1970 نێزیک 1970 بیمانوونی سەرێک ئەوەی ڕۆی ئەوەی مامە لە ئەم ئاواریان من یەکێکی خۆمیم لە 1970 لە 2003 لە مانگ 3 زانیم هجوومەکە گەرمە و کەفیل کەس نەویم هین کەس نەویم لە 1970 خۆم و برایەکم لەم ئاوایە وتم پێوتم براوتی بەرێ وتم من ئەڕۆم وتم ئەم ئاوایە نامێنێ کورا ئەوە چەنەها تیارە کوشتی چەنەها حکومەت عێراقی ئینزاری داوە شەو ڕۆژ و لەیل و نهار خەسفاوە بان سەرمانەوە وتی وەڵا منیش تێم ئاوا مانگ چێوی وەک ئیسا ئەم خەلە ئاوایە قەپوو گوڵی شەو لە نایەوتیان وەڵا جێ ساتێ گەیەوە نەوجود بانی بۆ ناو داوێتیە شەو سەعات 11 ئەم ئاوایە سرژیا ئەوە پیا و پیاوەدانی ئەم ئاوایە سرژیا هەر یەکێوە لایەکە وتم لە 11 وتم بەیاتێ پشەپش بارانە ئەم ئاوە پیاتیە وتم تێتە ڕێوە بێوە ڕێوە نایەتە ڕێوە وەڵای پیاتی با بڕۆی لە 1970 لە مانگ 3 وەڵا شەو لە 11 دەچما بڕێ بلا مەعنا مانگا و بڕێ مەڕ و بەرخ و ئەمانەمان بووی دایانمان لەبەر دایانمان لەبەر ڕۆیمان گەیمانە خوڕماتی گەیمانە خوڕماتی ئەو ساڵە هیچ 1970 گەیە 1970 ئەنفاد دەچی پێی کرد ئەنفاد دەچی پێی کرد ئیتر سەرەتای گوند نەما لەم مەنتقا گوند نەما هەمووی خاپوور کریا ئەوەی خاپوور کریا ئەوەی ڕۆیی ئەوەیش نەڕۆی هادەجێر عەدەم حکومەت عێراقیوە تا گیریا یەکێکی من خۆشکەی خۆما گیریا 6 کوڕ 4 کچ خۆی پیاوەکەی یەک کەسێکیان نەمانە نەکات بێژین خۆشکی من لەی ئاوایە ئەوە ئامۆزایەترمەیە خۆی ژنەکەی و مناڵەکانی پاک پیاچووە یعنی ئەم ئاوایە خەساریە زۆر قورسی داوە نەکات بێژین دای ئێمە من خۆم دایک و باوکم نەما ئەمر خوایان کرد لە دوای ئەمر خوایان کرد ماوەیە بەلەیس ئەوە بەلە دوای سەدام حوسێن ئەمر خوایان کرد دایک و باوکم ئێمە چوومانە خوڕماتی و ئەنفالژی کرد لە خوڕماتی ئێمە ئەوەیانە برجان ئەوەی تر ئەم ساحە چۆر بووی نەما هیچی نەما یەک جوجک لەم منتقا نەما لە ناوداوێ یەک بەشەری خوا نەما ئیتر ماوە لە دوای 1970 لە دوای 1970 ئیتر هین هاتەمرا من لەولەی منە لە دوای 1970 ئەنفال کریا و لە دوای ئەنفالەکە من حکومەت تەرحیمی کرد بۆ هین بۆ بنەتە مجەمع کەو کۆتک بین هەولێر و مووسڵ ئەلەوە ماینۆ چەند نازان بەخوا 3 ساڵی 4 ساڵی ئینتفاضێتر هاتە ملا لە دوای ئەوە لەو جەڕامان کرد سەرێکی چوومانە ئێران ماوەیە لە ئێرانیمان لە دوای ئەوە نازان بەخوا هەم ئافواتی دا سێوابی خوێنەواریم نییە هەم گەڕیاین و کاتێ ڕوویمانەوە سەر ئەو شوێنەواتیا دانیشتین لە جەماع کەڵکۆتێک هیچمان نەماوە داومان نەماوە وڵا دووبارە خەتی و سەر کراوە کوردستان هینبی ئەلۆراکۆ لە هەولێرینەوە لە سلێمانی و هەوڵمانیانەوەی ئاوەیە دامانیان نییە و دەستمان کردە قورکاری کردن سەرخان یەک مارێک وەفاوە نەما یەک کەسی نەما ئەوەی وەک من دەچوی تاکوتەراک دەچوی ئەوەی دەنەچوی ئەنفال کریا تقریبا 52 ئەنفالمانەیە 9 ساهی تەیارە 52 ئەنفال 9 ساهی تەیارە ئەم ماڵە ئەمە ماڵ ڕەحیم مەحموودە ماڵ ڕەحیم مەحموود محاکە ئەمە 9 کوڕی بوو ڕەحیم خۆی 9 کوڕی بوو کوڕی هەلێ لە دانیش وە دیارم مەڕۆ ساڵاو ئەنفال هاتەملا باوکیانیش وەڵام ئەن ماوی بۆ لە ئەنفالەکە ساڵاو ئەنفال هاتەملا پاگیریان دوانیان دەچوو دوان لە کوڕەکانی دەچووی
ئەو دیانە پاک بیا لێ دایکیانە دووان لە کوڕەکانی دەچێت لێ دایکیانە یەکێک لە کوڕەکان ماوەسە محەممەدی ناوەها لە سمود یەکێکیانیش ئەو براکەی ترسی فەهادی ناوە وەداعام تیارە پیاچ ئەمە وایتە من وەبانێ دانستنا حوت کوڕی ئەنفالە وەڵا ئامۆدام زۆر ئەنفالە ئەحمەد عەبدوڵڵا مەنسوور خۆیشتێکی ئامۆدامە ئەنفالە ئەمە خۆشید خۆی و برایەکی و ژنەکەی و چوار مناری بنبر ئەنفالە کوڕی عەزەکەریم ئامۆدامە ئەنفالە هەلەی ئاواییە ئەمانە گشتی حەتاوکە ئامۆدا و ئامۆدازای من بێ گشتی ئەنفالەمان دەدەین من خۆم یەکێکی خۆم هەتا لای تکلیس کەس بە شوێنە بگیانیان بۆ دەور عەرعەروە و ناوە من ئەو کاتە خۆم لە خوڕماتی و گەڕیایمەوە هاتوومە خوڕماتی کەس لە دییان وتیان هەن لە چنیەکە لە لای تکلیس و بەڕۆم لەورا بەشک و مەجارێک چێ بیوە سوالم کرد لەو ناوەتیان وڵا نەما بریانە بۆ عەرعەر درڕندە وەک بە حەزە دنیا سەر عەزانیە ئابەخوا درڕندەیەکی خەت مەجاری نەی وەڵڵاهی بۆ نووکی دەرزی مخالەفەت کرا من تێکلەفەتەکەەوە قەت پێی بزانایی ئەرێ وەڵڵا هەر چوار تەرەفدەی مەکتەبەکە قوات خاتری چون ڕزگاریان بکەم نەیانێش لەو ئاناوا خستیانیانە ناو زیلەکە قژیان لە عەرز حەلک خۆی و مناڵەکانی ئەوەم لە بیرە ئەوەم لە بیرە ئەوە زۆر ستەم و ئێشێ گەورەی لە گیانمە ئەرێ وەڵڵا بەس خۆی شتێک نووسی کردی و چوار کوڕ و شەش کچ و خۆی پیاوەکەی دە نەفەر نەوەڵای مەجال نە ڕزگاریان بکەم مەجال بیا ڕزگاریان مەکرد نەوەڵام مەجال نەی لە دیا ئەوتایستی ئێمەشان لی ناوپارەی دایەوە دانیسینا هاي لەبەری دوو حکومەتدا وەڵای شارێکمان هەیە لەوێ بستە خوڵماتی بێتە چارەوە بانێوە چارەکە دابڕجێ وەڵا لەبارەی نوگرە تەلمان و ئەوانە وێژێ شەو ڕۆژ لە تەعذیبا بینە شەو ڕۆژ لە تەعذیب و لێدانا بینە شەو ڕۆژێکە لە شەو ڕۆژێکە زیاتر لە 150 کەسان مرد ڕایەنە کێشایان و دیدی سجنەکانیان لە چاو وە قسەی خەڵکەکەەوە هاتۆتۆ دەنکەی سەر ئەڕۆی لە شەکانیانی دەرەکرد ئەیخوان ئاوان بیتر ئەنفال قەت دەتوانی لە بیریکەی من إلى الأبد آوایت کاکە کورد